ڕۆژی شەشی دوو مامۆسایانی کوردستان لەگەڵ بەڕێوەبەر و ستافی کارژێڕی دەچنەوە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی کە جەدۆڵ و میکانیزمی ئەو بەرنامەی کە ئەمڕۆ لە لیژنەی باڵا ئیقرار کراوە ئامادەسازی بۆ بکەن. ڕۆژی حەوتی دوو یەکەم ڕۆژی خوێندنە بێ بە جۆرەیە پلانی کە هەیە دەوام بە شێوازێکی تەناور دەبێ، واتە هەر قۆناغێک لە هەفتەیەک 3 ڕۆژ دەوامەکات لە ناو شار و ئەو شوێنانەی کە گوند و دوورە دەستن بەڵام بەو مەرجەی ژمارەی قوتابیان کەمە ئەوان دەوامیان 3 ڕۆژ دەبێت لە هەفتەیەکە بەڵام لەسەر یەک مراعاتەن بۆ ئەوەی کە یەکەم ژمارەی قوتابی کەمە، دوو هاتوچۆی مامۆسایان و دروست نەکردنی بارگرانی لەسەر مامۆسایان. هەر خانەوادەیەک دەتوانێت خوێندنی ئەلیکترۆنی خوێندنی ئۆنلاین پاڵپشتی ماڵەوە بۆ منداڵەکەی پەیدا بکات، دەتوانێت منداڵەکەی نەنێرێتەوە ناو قوتابخانەکان لە هەفتەی یەکەم فۆرم پڕ بکاتەوە کە ئەو قوتابیە بەس تەنها بۆ تاقیکردنەوەکانی نووسینەکی 28 لە ناو قوتابخانەکان ئامادە بێ. هەر کەسێک پێی وایە کە ناوەندەکانی خوێندن مەترسی لەسەر سروشتی ئەو خانەوادەی ئەو دروستەکە دەتوانێت بەڵێننامە پڕ بکاتەوە.